ئەو بڕە بچووکەی پاشماوە کە لە بن قاپی سەهۆڵگرتن بەجێ دەمێنێ ڕەنگە ئەوە ئاشکرا بکات چی لە سەلاجەکەدا ڕوویداوە لەو دەمەی ئەو بەفرەی گرت بوو. ئێستاکەش لەسەر ئاستێکی ئێجگار زۆر گەورەتر و بگرە پێشتر بیهێنەرە بەرچاوە. ئەم پارچە سەهۆڵە 400,000 ساڵ کۆنا لە ڕاستیدا بۆ من پارچەیەکی زۆر بە نرخی سەهۆڵە و پارچە سەهۆڵەکانی لە سەردەمی پێشینان لە شوێنەکانی وەک جەمسەری بەستەڵۆکی باشوور هەڵگیراوەتەوە یارمەتی تۆژینەوەران دەدات کاردانەوەی کەش و هەوایان بۆ ڕوون بێتەوە لە بەرامبەر ڕووداوە گەورەکانی وەک چالاکیەکان و یا ئاگرپژێنی بورکانەکان. ئەوانش کۆکراونەتەوە و لە سەهۆڵخانەیەک لە کۆلۆرادۆ دانراون. ئەگەر تاقیکردنەوە لەسەر نمونونەکانی کەشوهەوا بکەین و ناوەڕۆکی سەهۆڵەکە بپێوین ئەوە بە دڵنیاییکی زیاترەوە گۆڕانکاریەکانی کەشوهەوامان لەسەر نمونونەکانی تر بۆ ڕوون دەبێتەوە. ئەو زانیاریانەش کە لە ناوەڕۆکی سەهۆڵەکان دەستمان دەکەوێت یارمەتیمان دەدات نمونونەکانی کەشوهەوامان بۆ شی بکرێتەوە کە بەکاردێت بۆ پێشبینیکردنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە دوا ڕۆژدا.